زۆرەنەوە هونەرمەندە کوردانەی کە ڕویان کردوتە وڵاتانی ئەوروپا و جیهان و لەگەڵەوەی بە هەر بارودۆخێک بێت چوونەتە ئەوێ بەڵام خۆیان دانەبڕاندووە هەمیشە هەوڵیان ناوە کە کاری باش بکەن لە هەر بوارێکا بێ و بەتایبەت بابەتی هوەری بابەتێکی گرنگی ئێمە پرۆگرامەکە قسە و باسی لەسەر بکەینەوە چاومان لەو هونەرمەندە کوردانەیە کە لە هەر وڵاتێک بێ بتوانن بەشداری فستیڤال بکەن و بەتایبەت برنەوەی خەڵات و بەدەستێنانی خەڵاتەکان بابەتێکی گرنگە و پێویستەکە قسە و باسی لەسەر بکرێت یەکێک لەو میوزیسیانە کوردانەی کە لە وڵاتی سویدە ساڵانێکە لەوێ ژیانەکەەوە و گرنگی بە هوەری میوزیک گاوە و توانیوتی جێگا پەنجەی خۆی دیاری بکات لە سەرانسەری وڵاتی سوید و توانیوێتی یەکێک لە خەڵاتە گەورەکان بەدەست بهێنێت لە وڵاتی سوید ئەویش سامان ساڵح ئەلیاسە کە میوزیسیانە ڕاستە خۆ لە سویدۆ لەگەڵمایە لە ڕیسکایپەوە قسە و باسی لەگەڵاکەم لەسەر خەڵاتەکە و کارەکانی ئەویش کاک سامان سڵاو لێبێ کاتت باش. زۆر سپاس کاتیەوە باش یاوەتان باش. سپاس بۆ بەشداریکردنت. من تەواو زانیاریم نییە لەسەر خەڵاتەکە گەر خۆت زیاتر ئاماژەی پێ بێ ئەم خەڵاتە چییە چۆن سازەکرێت لە سویدووە و خەڵاتە بەخشێ بەچێ؟ لە سەرەتای خۆ هەنێنەوەت لەسەر بەڕاستی و خەڵاتە ساڵانە ئیدێ بوو کەسانی کە جێگا دەستیان دیارە بەتوانیشیانە کارێککە ڕنگانەوەی لە مۆسیقای سویدیشە پارەکەی خۆشیانە نووسیوانە بۆ شوێ نووسیوانەکە من کەسێک بوو کە توانیمە ئەوی ئەو سنوورانە بەزنم کە نەتوانم یعنی سڵ نەکەم کە ئەمە مۆسیقایەکی کوردی نیان مۆسیقایەکی ترە بتوانم کە کاری لەسەر و لەگەڵەوەشە ئەو مۆسیقای خۆم پەیزان کە هەر لە سەرەتاشەوە فێر باڵیشەوە کە فێر بووم دواتر کاتومە وڵاتی سوید پەرەم پێیەوە ئەو مۆسیقای ڕنگانی زۆر زۆر تیا هەبێت لە مۆسیقای جا ئەوەش بەڕاستی وەکو خۆیان باسیشان کرد کە ئەو ڕۆژەی کە ڕۆژی دووشەممە بوو یاوارەکەی من ئەو خەڵاتە مۆرگر کە وەکو شانازیە کە توانیمە ڕنگانەوەکی تاو هەبێت لە مۆسیقای سویدیە. زۆر باشە کەسەمانە و ئەو ستایڵە ئەو شێوازی میوزیکە چ ستایڵێکە چۆنە لەوێ بۆت خوێندووە یان هەر خۆتە ئەزمونتە بۆ شارەزایت؟ ئەو ڕاستی بێ لێرە خوێندم هەم لە زانکۆ دواتریش هەر ماستەرم خوێن لە هەمان وارە کە بواری وەرد میوزیکی پێڵێنەوەتە بواری مۆسیقای میلەتانی جیهانی بۆ شێوەیەش نییە کە بڵێم لە ساتوانم بڵێم ئەکسپێرتم لە تەواوی مۆسیقای نەتەوەکانی هەموو جیهان بەڵام لە هەر بابەتێک لە هەر وڵاتێک ئێمە شتێکی چووکمان فێر بووینێ و لەگەڵەوەش ئێمەژ کوردێکیانەی کە مۆسیقای کوردی ئەزان کە توانیمانە مۆسیقای کوردیش بە شێوەیەکی جوانتر بە شێوەیەکی ئەکادیمیتر توانیمانە تێکەڵێکی مۆسیقای نەتەوەکانی تر و تێکەڵێکی مۆسیقای سویدی بۆ بتوانانی ئای لەگەڵ مۆسیزیانە سویدەکانە کارکەین. زۆر باشە کاک سامانە ئەگەر بمێ پرسیاریەوە بکەم ئەمەی کە پێشکەشت کردبوو چه ئاوازێکی کوردی تێکەڵاو کردبوو لەگەڵەوە ئاوازەوە سەرنجی هەمووانی ڕاکێشاوە؟ ئەو ڕاستی بێتە ئێستا من 4 ئەلبوم بڵاو کردەوە لە وڵاتی سویدا و ئەلبومانی کە باش سویدا ئەگەر مۆسیقای پارچەیەکی بچووک لە مۆسیقای کوردی لە هەر پارچێکی کوردستانە بێ لە باکوور بێ لە ڕۆژاوا بێ لە باشوور بێ لە ڕۆژهەڵات بێ تێکەڵم کرد بێ لەگەڵ ئەو مۆسیقاییان ئەو فکری کە هەم بوو بێ تێکەڵم کردو لەگەڵ ئەوەشە من هەم هەر بڵێن هەر ئیدەیەکم هەبوو ڕاستی ئیدەیە گەڕاومەتەوە بۆ ئەساسەکەی ئەو مۆسیقا کوردیە جوانەیە کە هەمانە بەڕاستی کە ئەتوانم بڵێم ئەساسێکمان هەیە کە ئەتوانین کە هەموو ئەو جیلانی کە لە دوای منیشۆ جیلی دواتریش بڵێن ئیسیفادەی لێوەرگن کە ئەتوان بڵێم ئەساسێکی زۆر زۆر گەورەمان هێنە مۆسیقای کوردیە کە تۆ زۆر بێ بە شەرمانە ئەتوانین تێکەڵێکی بە هەموو مۆسیقایەکی تر لە جیهان.
ئەمەیە پرسیاریەوەت لێ بکەم کاک سامان جیاوازی نەکردن لە نێوان ئەو کەسانەی کە لە وڵاتانە ژینووە ئەوان کارکردنیان لەسەرەوە بێت کە کێ خزمەت بە میوزیکەکە بتوان دەستنیشانیکەن ئەمە تا چەند مای خۆشحاڵیە لە لای ئێوە؟ وەکو من بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم، ینی ئەمە چەند ساڵێکە کە من لە سویدا هەم لە ڕووی خوێندنەوە هەم لە ڕێوەی کە ویستومە بەڕاستی هەم بۆم پێشخەم هەم مۆسیقاکەش یعنی بە شێوەیەکی فراوانتر پێشکەشکە ئەوە بۆ من بەڕاستی جێی دەستخۆشیی زۆر لە هەمان کاتە بۆ ئەوانش کە هەڵبەتە خەڵکانی ئەکسپێرتن کە دانیشتن گوێ لە مۆسیقاگرن کە گوێ لە ئەو مۆسیزیانەکەن کە مۆسیزیانە ناگرن کە لە سویدا هەم کاری نووسینی مۆسیقاکەن هەم کاری ژەنینەکەن بۆ ئەوانیش ینی شتێکی زۆر زۆر گەورەیە ڕاستی ئەم پرۆسا سویدێکی بۆ بچووکیە نییە کە پێش 100 ساڵ لەمەوە پێش بوو سوید ئێستا بڵێم جیهانێکی زۆر زۆر لەناو سویدێکی بچووکە هەیە و ئەو نەتەوانەش کە هاتوونەکە ئێرە کەم تا زۆر خزمەتیان گیانوە بەڵام ئەمەش بۆوان بەڕاستی جێی دەستخۆشیی زۆر زۆر گەورە بوو کە بتوانانی مۆسیقای سویدی ئەوەی دەوڵەمەند بکەی و هەم مۆسیقای خۆش دیانی نەفەوت بڵێن وەکو کوردێک لەناو وڵاتەکەیە لەناو وڵاتی سویدا. زۆر باشە کاک سامان هەر لە بواری ژەنینە کارەکەی یان بواری کۆمپۆز و نووسینیشەکەی؟ ئەو ڕاستفیلەکاری نووسینیشە کارێکە ئەو خەڵاتێکە وەرەنگر هەم خەڵاتەکە هەم بۆ هەم لە ڕووی ژەنینەوە بوو هەم لە ڕووی ئەو مۆسیقانەش بکە بڵین بەم ئەخیرانەیە کە نووسیمە هەم لە مانگی شەشیشە ئەو ئەلبومە تازەی کە بڵاوم کردەوە لە وڵاتی سویدا لە مانگی شەشەیەکێک پارچە مۆسیقاکە بەناوی لاڤینەوە نووسی بووم لەناو ئەلبومەکە وەکو یەکێک لە هەدەستەرن ڕاکێشترین مۆسیقا لە تەواوی سویدا لە ڕادیۆی سویدا پێشکەشیان کرد کە ئەمە ژانی بەڕاستی جێی شانازیە هەم بۆ من هەم بۆ کوردێک هەم بۆ وڵاتی سویدیش کە ئەوەنە پێشکەوتوی بەخۆی موسیقایە. زۆر باشە بێمە سەر ئەوەی کە خەڵاتەکە دووەرگرتووە ئەم خەڵاتە چی بە تۆ بەخشێ هەم بۆ خۆت و هەمیش لەلایەن وڵاتەکەەوە چیت پێ بەخشن؟ ئەم خەڵاتە هەم دیاریەکە هەم لە هەمان کاتیشە سوپاسنامەیەکی زۆر زۆر گەورەیە لە هەمان کاتیشە هەم خەڵاتێکە لە ڕووی خەڵاتی مادیەوەیە کە وەریەگرم بەڵام بەڕاستی من بۆ خۆم لەگەڵ یەک دوو برادری چانە ڕۆژانە باسم گوتم ژیان لەمڕۆ تۆزێ خۆرسترە بێت ڕاستی ئەوەی کە تا ئێستا کردومە ڕاست ینی جێی خەڵات بوو ئەبێ لە مۆدووە بەڕاستی کاری باشتر بکەم و بتوانم سەرکەوتوتریش بووم یانی لە کارەکانەوە بتوانم زیاتر ینی خزمەت پێشکەشکەم بە مۆسیقا و بەڕاستی لە منی شۆ مۆسیقا هیچ سنووریشی نییە لە هەر وڵاتێکم لە سوید بم لە کوردستان بم ینی زۆر حەزەکەم کە خزمەتکەم بە مۆسیقا چکە بەس لە ڕێی مۆسیقاوە ئێمە توانین یەک بگرین لە ڕووی مۆسیقاوە ئەتوانین دەنگمان زوڵاڵ بێت. باشە کاک سامان دوجار کوردی چیت کردووە بۆی خزمەتیش بە میوزیکی کوردی بکەی؟ بەڕاستی ئەو ئەلبومە تازەی کەوتم بۆم باس کردی ئەتوانم من ناڵم ینی خۆم باسی کاری خۆم بکەم بەڵام ئەتوانم ئەوە بۆ چەند ساڵێکی تریش مۆسیزیانی ترکە جلی تازە دروست دەبێ ئەتوانن کە ئیسفادێکی زۆر 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 زۆری گەوەرەوە ئەلبومە تازەیە چکە ئەلبومە تازەیە ئەتوانم بڵێم کارێکە کە لە ناو کووردە نەکراوە بۆ شێوەی کە من کردومە چونکە ئێمە مۆسیقای کوردیە تا ئێستا بە شێوەیەکی میلی بەکارمان هێناوە بە شێوەیەکی میلی پێشکەش کوردستانە یان هەنێجار لە شێوەی مۆسیقایەکی کلاسیکی و ڕاستی پێشکەشکراوە بەڵام ئەوەی کە من کردومە ئەتوانی بڵێ جیهانێکی بچوو کە لە ناو ئەلبومێکی بچووکەیە و لە هەمان کاتیشە مۆسیقاکە کوردیە و هەر کەسێکیش گوێ لێ بدێ ینی لە هەر کەس لە هەر شوێنێکی ئەم دنیا بێت ینی کازان ئەم مۆسیقایکی کوردیە جاجا پێم خۆشەکەەوە بێتە سەربەرزیەکیش هەم بۆ کورد هەموو مۆسیزیانی کورد بۆ خەڵکی کوردستانیش. کاک سامان لە ئێستا چیت لەبەر دەستەکاری لەسەر بکەی یان لە داهاتووە ئەگەر پرۆژەیەکە دەبێ؟
لە ئێستا ئێمە چەند کۆنسەرێکمان بەدەستەوەی کە بڵێ هەن لە وڵاتی سویدا ئەنجامیێتین وە لە 27 مانگیشە هەم بۆ پێشکەشکردنی مۆسیقای کوردی ئەچینە وڵاتی پۆلۆنیا و لەگەڵەوە هەوڕێیانی کە تاسە مۆسیقان لەگەڵ پێشکەشەکەم و بڵێن تۆماریەکەین بەرنامە لەوایە کە لە هاوینی داهاتووە بتوانین ئەلبومە تازەکەش ئەلبومیشی تکە تازە لە دەستای کە بتوانین کە تۆماری بکەین. زۆر سپاس. دەستخۆش بێ سەرکەوتوو بی پیرۆزبایی و خەڵاتەشت لێەکەین دووبارە سوپاس بە بەشداریکردنیش لە پرۆگرامەکە بەڕێسامان ساڵح ئەلیاس میوزیسیان دووبارە سوپاس بۆ تۆ. زۆر سپاس بۆیەوە زۆر سپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کورسات و بەرنامەی مەگازینی. زۆر سپاس.